سڵاوتان لەبێت بینەرانی وێزگە نیوز. ئەمڕۆ کۆتا بەرنامەی مایک لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا پێشکەش دەکەین. ئەمڕۆ باز لە جەژنی ڕەمەزان و هاوکات ئاکارەکانی جەژنی ڕەمەزان و گردن ئازایی ئەەکەین. بۆ ئەمە بەستە میوانداری مامۆستا محەممەد شارستێنەیمان کردووە. مامۆستا زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە و بۆ ئەم کاتی بە ئێمەت بەخشیوە. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه وله. يوجب بخير بنا أخوة خواهي جورا عبادة وطاعتي هم لك ما قبولك وخواهي جورا أم رمضان وججن رمضان لهم لك ما بيروسك إن شاء الله. خير بنا أخوة. زۆر سپاس مامۆستاگیان. مامۆستا سەرەتا دەمانەوێت باسێکی جەژنی ڕەمەزانمان بۆ بکەی لە چیەوە هاتۆ جەژنی ڕەمەزان؟ بەڵێ جەژنی ڕەمەزان دیارە معلومی جەنابتانە کە بە بۆنەی مانگی ڕەمەزانەوە کە مسلمانان مانگێک بە ڕۆژوو دەبن کە یەکێکە لە پایەکانی ئیسلام لە پێنج پایەکانی ئیسلام کە ئەم مانگە بە ڕۆژوو دەبن. شریعەتی ئیسلام وای داناوە لە دوای بە ڕۆژووبوونی ئەم مانگە کەسی ڕۆژە یا 29 ڕۆژە ئیتر جەژن دەجێڕن، خۆشی دەجێڕن. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ ڕۆژەوان دوو خۆشی بۆ هەیە، خۆشێک لە کاتێکا ڕۆژەکەی دەشکێنێ، خۆشێکیش کاتێک دەگاتەوە خزمەت خوای پەروەردگار پاداشەکەی وەردەگرێ. جا خۆشی ڕۆژوشکانەکە ئەویش دوو جۆرە، هەموو ڕۆژێک کە ڕۆژوو دەشکێنێ ئەوە خۆشی و فەرەحێکی بۆ هەیە، و لە کۆتاییشدا کە جەژن دەکا ئەمە خۆشێک گەورەکەیە کە سەرکەوتۆ بەسەر نەفس و دەروون و شەیتانە و توانیوێتی ئەم مانگە بە ڕۆژوو بێ و زاڵ بۆ بەسەر نەفسی خۆیدا و ئەم عیبادەتە گەورە و ئەم پایە گەورەی جێبەجێ کردو. مامۆستا باسی هەندێک لە ئەرکەکان یاخود ئاکارەکانی جەژنی ڕەمەزانی پیرۆزمان بۆ بکەی. پێویستە ئینسانی مسلمان دوای ئەوەی کە یەک مانگ بە ڕۆژوو بووە جەژن دەکا، شتێکی ڕەوا و مباحە کە مسلمان لە ڕۆژی جەژنا خۆشی دەربڕێ و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی ڕۆژی جەژن ڕۆژی خۆشی دەربڕینە. بە بۆنەی وەکو باسمان کرد بە بۆنەی ئەوەی کە تۆ عیبادەتێکی گەورە جێبەجێ کردو، مانگێک بە ڕۆژوو بوو، یەکی لە پایەکانی ئیسلامت جێبەجێ کردو و خۆشی دەجێڕی، جەژن دەجێڕی، شادومان دەبی، کەیف خۆش دەبی و بە هەر ڕێگەیەکی حەڵاڵ و شەرعی تۆ توانی خۆشی خۆت دەربڕی. ئەمە یەکێک لە ئادەبەکانی جەژنی ڕەمەزان کە خۆشی دەربڕینە. یەکێک لە ئادەبەکانی ڕەمەزان سەردانی یەکتری کردنی یەکتریە، گردن ئازادیکردنە لە یەکتری. ئینسانی مسلمان سەردانی دەرو دراوسێ خزم و کەسوکارەکانی دەکات بە تایبەتی. مامۆستا عەفو پێش ئەوەی باسی ئەوە بکەین کە گردن ئازایی و ئەوە باسی چوونی مزگەوتمان بۆ بکەی لە بەیانی جەژنی ڕەمەزاندا. بەیانی جەژن ڕەمەزان کاتێک مسلمان دێ بۆ نوێژی جەژن سونەت وایە پێش ئەوە کە دێ بۆ نوێژی جەژن چەندەن چێ خورما بخوا، ئەوە نیشانەی ئەوەیە کە ئیتر ڕۆژوشکا و ڕەمەزان نەما و جەژنە. لە جەژنی ڕەمەزانە سونەت وایە چەندەن چێ خورما بخوا، بەڵام لە جەژنی قوربانە هیچ ناخوا هەتا لە قوربانەکەی نەخوا. مامۆستا شتێک دەنگۆیەکە یاخود قسەیەکەیە کە ئەڵێن کاتێککە نوێژی بەیانیانی جەژن ئەکرێت، کاتێک ئەچی بۆ مزگەوت بە ڕێگایەکە بڕۆ بە ڕێگایەکی تراوەرەوە خێرەکەی زیاترە. ئایام قسە تا چەند؟ بەڵەوەش لە فەرمودەی پێغەمبەرە هاتووە صلی الله علیه و سلم کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە ڕێگایەکە چۆ بۆ مزگەوت و بە ڕێگەیەکی تردا گەڕاوەتەوە. بەڵێ مامۆستا باسی گردن ئازایی و هاتوچۆکردن و سەردانیکردن خاستن بۆ ئەو کەسانی یاخۆت بۆ ئەو کەسانی کە دڵیان لێ کێشاوە، باسی کەمێک لە گردن ئازاییمان بۆ بکەی. بەڵێ دیارە لە ڕووی شەریعیەوە ئینسانی مسلمان لە 3 ڕۆژ زیاتر بۆی نییە لە برای مسلمانی یا لە خوشکی مسلمانی خۆی عاجز بێ و دەنگی لێدا بڕێ. پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ لا يحل لمسلم أن يهجر أخاه المسلم فوق 3 ليال فيلتقيان فيعرض هذا ويعرض هذا وخيرهما الذي يبدأ بالسلام متفق عليه. پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ حەڵاڵ نییە بۆ ئینسانی مسلمان کە دەنگ لە برا مسلمانەکەی یا لە خوشکە مسلمانەکەی خۆیدا ببڕێ ولی عاجز ببێ و قەتعی عەلاقە بکە لە 3 شەو زیاتر. فەرمێ دوایی کە بە یەک دەگەن ئەم پژلەوەکە ئەو پژلەوەکە، ئەفەرمێ باشترینیان ئەو کەسەیە کە سەلامەکە. بۆیە لە ڕووی شەرعیەوە جائیز نییە ئینسانی مسلمان لە 3 ڕۆژ زیاتر دەنگ لە یەکدا ببڕێ. بەڵام ئەگەر ئەم ئینسانە دوای 3 ڕۆژش هێواژ نەبووەوە
چاکتر وایە بە زووترین کات ئاش ببێتەوە لەگەڵ ئتر دراوسەیەتی خزمێتی هاوڵێتی مسلمانێکە ڕەفیقێتی ئەهلی مزگەوتە یا هەر کەسێکە کە لی عاجز بووە ئەبێ بە زووترین کات ئاش ببێتەوە ئەگەر هەر نەیتوانی ئاش ببێتەوە جەژن باشترین دەرفەتە بۆ ئەوەی کە بچێ لەگەڵی ئاش ببێتەوە و دەستی لەمە بکە وەگەردن ئازایی لێ بکە. بەڵام مامۆستا شتێکەیە هەنێ جار کە ئەڵێ دڵی زۆر هێشاندم یاخود بەناحەق دڵی هێشاندم هەیە لەبەر خوا ئەی بەخشێ بەڵام هەیە هەر لەسەر دڵی ئەمێنێتەوە ئەگەر لی خۆش نەبی چییە ئەگەر لی خۆش بی چییە لەبەر خوا. ئینسان لە گەر هەر کەسێک عاجز دەبێ دڵی تا چەند هێشان بێ ئەگەر لەسەر دنیا بێ دیارە دڵێشانی ئێمەش بە عام هەر لەسەر دنیاە لەسەر هەر شتێک لە یەکتر عاجز ببی لە یەکتر تووڕە ببی دڵی یەک بێشێنی ئەگەر زۆری شت ئێشان دەبێ لە ڕووی شەریعەوە حەڵاڵنی لە 3 ڕۆژ زیاتر وەکو باسم کرد ئەگەر تۆ نەتوانی لە 3 ڕۆژەکە یا لە مانگێکە یا لە ساڵێکە لەگەڵ ئەم کەسە ئاش ببیتەوە جەژن باشترین دەرفەتە چونکە ئێمە لە حەدیثی مسلیمە هەمانە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ تفتح أبواب الجنة يوم الاثنين ويوم الخميس فيغفر لكل عبد لا يشرك بالله إلا رجلا كانت بينه وبين أخيه شحناء فيقال أنظر هذين حتى يصطلحا أنظر هذين حتى يصطلحا أنظر هذين حتى يصطلحا رواه مسلم. پیامبر صلی الله علیه و سلم دەفەرمێ لە ڕۆژی پێنجشەممە و ڕۆژی دووشەمە و پێنجشەماندا دەرگاکانی بەهەشت دەکرێتەوە خی گەورە لە هەموو بەندەیەک خۆش دەبێت کە شەریکی بۆ خوا دانە نابێت یعنی هەر بەندەیەک لە مسلمانان شەریکی بۆ خوا دانە نابێت خی گەورە لێ خۆش دەبێت هەر بەندەیەک فەرمێ ئیلا ئەو کەسە نەبێ ئەو دوو کەسە نەبێ کە نێوانیان تێکچوو و عاجزن لە یەکتری خی گەورە فەرمێ ئی ئەمانە ڕاگرن جارێ چاوپۆشیان لێ مەکەن خەڵەمی لێخۆشبوونەکەیان بۆ مەنووسن هەتا ڕێک دەکەونەوە هەتا ئاش دەبنەوە 3 جار پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی خی گەورە فەرمێ ئەمانە ڕاگرن هەتا ئاش دەبنەوە خەڵەمی لێخۆشبوونیان بۆ مەنووسن. لە ڕیواتی تردا فەرمێ ڕۆژانی دووشەمە و پێنجشەمە کردەوەکان عرض دەکرێت بۆ لای خوا یعنی بەرز دەبێتەوە بۆ لای خوا خی گەورە لە هەموو بەندەکانی خۆش دەبێت کە شەریکیان بۆ خوا دانەناوە ئیلا لەو دوو کەسە خۆش نابێت کە عاجزیان هەیە و لە یەکتر عاجزون واتە عاجزیەکە هەر چۆنێک بێ جا و کەسێک کە دەڵێ من بەڕاستی ناتوانم گردنی ئازاکەم یا لێی خۆش بم بەلای کەمەوە لای کەمێکەی ئەگەر ئەم کەسە هەر نەشی توانی لێی خۆش بێ ئەبێ سەلامی لێ بکە و واتە قسەکردن سەلام و کەلام هەبێ ئیتر هات شوۆی ناکە یان مەگەر زەرورەت نەبێ ناچێ بۆ ماڵی کە لە بەروی زۆر دڵی ئێشاندۆ یان ناتوانێت بەم شێوەی تێکەڵایی بکاتەوە بەڵام باشترین ئەوەیە هەم سەلامی لێ بکە هەم وەکو جاران وەزعەکەیان ئاسایی بکەنەوە و هات شوێی یەکتر بکەن بەڵام ئەگەر ئەم خاڵی دووەمی نەتوانی بەلای کەمەوە ئەبێ لەگەڵی ئاش ببێتە و سەلام و کەلامێکیان هەبێ. مامۆستا ئەم لێ خۆشبوونە ئەڵێ کە لە کەسێک خۆش بووی پێویستە لە دڵەوە بێ مسلمان پێویستە لە دڵەوە لە کەسی بەرامبەر خۆش ببێ بەڵام وەک وتم ئەو پرسیارە دووبارەکەمەوە لێ خۆشبوون لەبەر خوا بێ لەو کاتەیە چی واتە تۆ بە دڵ ینی هەر دڵە لێ هێشاوە بەڵام تۆ لە پێناو خوایەکە سەلامی لێ ئەەکەیت کە سڵاوی لێ ئەەکەیت کە ئەچیت هاتوچۆی ئەەکەیت باڵە بێگومان لێخۆشبوونەکە ئەگەر لەبەر خوا بێ ئەمە زۆر گەورەترە لەبەروی لەبەر خاتی فلان و ئەمەش هەمووی هەر باشە دیارە ئەزیەتدانەکە یا تاوانەکە یا خراپەکە کە بەرامبەر مەسەلە بە تۆ کراوە یا بە چێشکە کراوە و دڵی زۆر ئێشاوە لە یەکێک و بۆی چێشکە لە تاوانێک لە خراپەیەک و بۆ خراپەیەکی تر دەگۆڕدرێ ئێمە نمونەمان لە قورئانە هەیە لە سیرەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەناو ئەسحابەکانە مەسەلەیەکی لەو نمونانە نمونەی ئەبوو بەکری سیدیق کە بوختانیان بۆ کچەکەی کرد کە خێزانی پێغەمبەری خواش بوو صلی الله علیه و سلم کە لەوەن سەختتر نەبوو کە یەکێک لەوانەی کە بەشداری کردبوو لە بوختانەکە پورزای دایکمان عایشە بوو و ناوی مستەح بوو و ئەم مستەحە زۆر هەژار و فەقیر بوو ئەبوو بەکر مانگانە هاوکاری دەکرد و کوردواری دەڵێت بەنانی ئەو دەژیا ئەبوو بەکر کە دوایی بەڕائەتی دایکمان عایشە هاتە خوارەوە سوێندی خوار وتی هاوکاری ناکەمیتر هاوکاریەکەی قەتعەکەم خی گەورە ئاەتی نار فەرمووی بە هیچ یەکێ لە ئێوە سوێن نەخوا کە هاوکاری مسلمانێکی هەژار و دەستکوور نەکە لە بەروەی کە خراپەیەکی بەرامبەر کردو فەرمووی ئەلا تحبون ئەن یەغفر الله لەکم مەگەر ئێوە پێتان خۆش نێ خوا لێتان خۆش ببێ
فەرمی دی کەوابوو هاوکاریەکانتان مەبڕن با ئەو کەسە خراپەشی بەرامبەر بە تۆ کردبێ لەبەروی مسڵمانە لەبەروی دیندارە لەبەروی ئەگەر خراپەیەکی هەیە چاکەشی هەیە خاوەنی کۆمەڵە باشەیە بۆیە پێویستە لەبەر خوا چاوپۆشی لێ بکەیت ئەگەر لەبەر خوا چاوپۆشی لێ بکەیت خی گەورەش لە تۆ خۆش دەبێت و چەندین فەرمودی تریشمان هەیە کە پیامبەری خوا صلی الله علیه و باسی وی کردو هەر کەسێ یەکێک لە تنگانە ڕزگار کە هەر کەسێ چاوپۆشی لە یەک بکە هەر کەسێ لە قەرزی یەکێک خۆش بێ لە ناڕەحەتی ڕزگاری بکە خی گەورە لە تنگانە و ناڕەحەتی قیامەت ڕزگاری دەکات خی گەورە ئەگەر تۆ یەکێک داپۆشی سەتری بکەی عفو بکەی لێ خۆشبی خی گەورەش تۆ عفو دەکات مامەسا ئەگەر لە کەسێک خۆش ببێ لە ڕۆژانی ئاسایی لە کاتی ئاسایی بە بەراورد لەگەڵ جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان ئایا خێرەکەی زیاترە یان نا یاخود لێ خۆشببوون هەر لێ خۆشببوونە وەکو باسمان کرد لێ خۆشببوون ئەوەیە باشترین لێ خۆشببوون ئەوەیە کە لە سێ ڕۆژ دوای عاجزی لە دوای سێ ڕۆژەکە ئیتر تۆ چاوپۆشی لێ بکەی و سەلام و کەلامت هەبێ و لەگەڵی ئاش ببێەوە بەڵام جەژنی ڕەمەزان و هەر فرسەتێکە بە تایبەتی جەژن ڕۆژێکە کە پێویستە ئینسانی مسلمان ئەگە هەر ڕۆژێکی تر ڕقێک عاجزیەک نیگەرانێکی هەبێت لەگەڵ مسلمانێک لەگەڵ دراوسەکەی تر لە ڕۆژی جژنە وازی لێبێنێت چونکە ئەم سی ڕۆژە توانیوێتی بەسەر هەوا و ئارەزوو نەفسی خۆیدا زاڵ ببێ خۆی بگرێت لە خواردن و خواردنەوەی حەڵاڵ لە ڕزقی حەڵال کەخوا بۆی حەڵال کردو خۆی لەمە گرتوێتەوە خۆی لەمە قەدەغە کردو کەوابوو لە شتێک کە حرامە ئەبێ ئەولاتر خۆی لێ بگرێتەوە واتە بە دڵ و دەرونیش بەڵێ بەتەکید بە دڵ و دەرون چکە ئەوەی کە تۆ دڵ و دەرون لەگەڵ خەڵک پاک بێت هیچی تێدا نەبێ ئەمە شتێکی زۆر گەورەیە سەحابەیەک هەبوو کە پێغەمبەر صلی الله علیه و سێ ڕۆژ شایەتی بۆدا فەرمووی ئێستا یەکێک لەو دەرگایە و دێتە ژووری ئەهلی بەهەشتا سەحابەیەک چوو مراقەبەی کرد تەماشای کرد نوێژ و ڕۆژوو هیچی لەوی زیاتر نییە دوایی لێی پرسی وتی ئەوەندە هەیە من هەروەکو تۆ عیبادەتم هەیە هیچم لە تۆ زیاتر نییە بەس ئەوەندە هەیە من کە دەسمە سەر جێگاکە گەرنی هەموو مسلمانێک ئازاد دەکەم هەموو عەبدێک ئازاد دەکەم لە خراپەیەک لە شتێک کە لەگەڵ منیا کردووە و لە دڵما هیچ ڕقێک نییە بەرامبەر هیچ کەسێک ئەم عەبدوڵڵا دەفەرمێ کەوابوو ئەمە ئەوەیە کە ئەو فەزڵەی بە تۆ داوە پێغەمبەر صلی الله علیه و سێ ڕۆژ لەسەر یەک شایەتی بەهەشتی بۆ تۆ داوە کە تۆ لە دەروون تا هیچ غەل و غەشێک هیچ ڕقێک نییە بەرامبەر هیچ مسلمانێک مامەستا واتە گوناحبارە بی ئەگەر گەرنی کەسێک ئازانەکەیت هەڵبەتە شتەکان فەرقەکە بەڵێ بەپێی شەرعی خۆمان تۆ گوناحبار نابی حەقل لەسەر یەکێکە گەرنی ئازانەکەی وەکو گەردن ئازایی گەرنی ئازانەکەی بەڵام ئێمە باسمان لە بابەتی ئاشتەوایی و قسە لەگەڵکردن و ئاشبوونەوەیە واتە تۆ لەگەڵ یەکێک عاجزی ئەبێ لەگەڵی ئاش ببێەوە بەڵام ئەویان کە گەرنی ئازانەکەی ئەمە بابەتێکی ترە ئەگەر گەرنی ئازاکەی ئەگە حەقی خۆت بێ یعنی مافی خۆت بێ نەک تۆ بە حەقی خۆتی بزانی ئەویش بە حەقی خۆی بزانێ شتەکە ڕوون نییە جاخۆ حەقی تۆی یا حەقی ئەوە بەڵام ئەگەر لە سەدا سەد حەقی تۆ بێ و تۆ حەقت بەسەر ئەوە هەوێ ئەو ئازاری تۆی دابێ و ناحەقی بەرامبەر کردبی تۆ ئەگە گەرنیشی ئازانەکەی پێی گوناحبار نابی بەڵام ئەگە گەرنی ئازاکەی ئەوە فەزڵێکە ئەوە گەورەیەکە هەم بۆ دنیا هەم بۆ قیامەت دەست خۆش بە مامۆستاگیان ئەمانەوێت دواوتەی تۆ دوا قسەی تۆ بۆ جەژنی ڕەمەزان بۆ مسلمانان چییە؟ وڵا دواوتی من ئەوەیە کە لە جەژن ڕەمەزانە وەکو باسمان کرد چۆن ئینسانی مسلمان توانیوێتی ئەم مانگە سەرانسەر بە ڕۆژوو بێ و عیبادەتێکی گەورە بکە یەکی لە پایەکانی ئیسلام جێبەجێ بکە کە پایە ڕۆژووە و لە خۆی نزیک ببێتەوە و دڵ و دەرونی خۆی خاوێن بکاتەوە و گەیشت پێ بە پلەی تەقوا ئەم کەسە واز لە هەوا و ئارەزوو ڕق و بغز و قین و ئەمانە بێنێ لەگەڵ کەسوکاری لەگەڵ خزمانی بەتایبەتی لەگەڵ هەر کەسێک کە عاجزە لەگەڵ ئەمانە ئاش ببێتەوە دەرگای ئاشتەوایی بکاتەوە هاتوچۆی ئەو کەسانە بکە پچێ بۆ لای ئەو کەسانە کە لیان عاجزە و ئەو کەسانەی کە نەخۆشن لە جەژن ڕەمەزانە سەردانیان بکە و هەروەها خاڵێک هەیە کە لە کوردەواری ئێمەدا زۆرە لە جەژنانی ڕەمەزاندا وەکو باسمان کرد خوای گەورە جەژنی داناوە بۆ خۆشی دەربڕین بۆ شادی دەربڕین بۆ ئەوەی کە تۆ بەختەوەری و پێ بکەنی و شادومان بی نەک بۆ ئەوەی خەمبار بی و بگری لە کوردواری ئێمە شتێک هەیە لە جەژن ڕەمەزاندا خەڵک تەعزیە نوێ ئەکاتەوە ئەچێ بۆ سەر قەبران ساڵێکم مردووی لێ مردۆ دو ساڵە مردووی لێ مردۆ تر دەسەکە بە گیریان ئەخاتە ناو ماڵ و منداڵەکەیەوە ئەچێ بۆ سەر قەبران و واز لە خۆشی دێنێ یعنی ئەمە وەکو ئەوە وایە تۆی مسلمان بەکردەوە بڵێ خوایە من ڕازی نیم بەوە کە تۆ دان ناوە لەم ڕۆژەیە من دڵخۆش بم من نیگەرانە بم من عاجزە بم من ئەگریم من شینەکەم لە باتیوەی شادی و کەیفە بکەم شینەکەم
یعنی بەکردەوە تۆ وەکو ئەوەی معارەزەی فەرمانی خوا دەکەی معارەزەی ئەمری شەریعەتەکەت دەکەی بۆیە ئەمە خاڵێکی گرنگە ئینسانی مسلمان لە ڕۆژانی جەژناندا نەچی بۆ سەر قەبران تەعزیە نوێ نەکاتەوە شین و گیریان نەخاتە ناو ماڵ و منداڵیەوە و کارێک نەکا ببێتە مای ئەزیەتدانی بۆ کەسوکارەکانی بۆ دەوروبەرەکەی بۆ کۆمەلگا بۆ مجتەمع یەکی لەو خاڵانی کە لە جەژنانە هەیە دوکاندارەکانمان تراخە دێنن منداڵ دەیکڕن خەڵک ئەزیەت دەدەن کە لە جەژنانە بەڕاستی ئەمە شتێکی ناشرینە عادەتی عورفێکی جوان نییە پێویستە مسلمانان ئەم عادەتە ئەم عورفە تەرک بکەن دوکاندارەکان ئەم شتە نەهێنن بۆ مناڵان و مناڵانیش نەیکڕن باوکو دایکان ئاگان لە منداڵەکان بێ لە کۆڵانەکانە لە فەرعەکانە لەسەر جادەکانە ئەم تەقینەوە ئەم تراقەیە نەتەقین و خەڵکی ئازار دەستە خۆش بێ زۆر سپاس دووبارە زۆر سپاس بۆ مامۆستا محەممەد شارستێنی تا بەرنمەیەکی تر و تەوەرێکی تر بە خواتان ئەسپێرم خواتان لەگەڵ